بەڕێزان سڵاوتان لەبێت. گفتوگۆیم جارەمان تایبەتە بە قسەکردن لەسەر بوارێکی هەستیار کە لە هەموو کاتێک زیاتر لە ئەمڕۆدا بۆ ئێمەی کورد پێویستە. تایبەتە بە شیکردنەوەی چەمکێک کە بەداخەوە نامۆیە لە ناو کولتوری سیاسی و فەرهەنگی کۆمەڵاتیماندا. تایبەتە بە بوارێک کە زۆر جار ناوێکە و گەمە و بازیچەیەک بووە بەدەستی سیاسیەکانی ئەم وڵاتەوە. بوارێک کە هەر لە قۆناغی سەرەتاییەوە ئێمەی فێر ناکەن و نەبووە بە هەڵسوکەوت و ئەخلاقی ڕۆژانەی تاک بە تاکمان. هاوکات ئەو چەمکە نامە و بێ کەسەش ئاشتیە. بەڵام کام ئاشتی؟ ئاشتیە کە پشت بە بڕوا و لۆجیک و بەرپرسیاری ببەستێت یان تەنیا سازانی چەند سەرکردەیەک بێت و هیچی تر. ئاشتیە کە قوڵ و دوورخایەن و استراتیژی بێت یان تەنیا تەکتیکێکی کاتی و بێبنەمای ئەخلاقی و یاسایی بێت. ئاشتیە کە چارەسەری قەیرانەکان بکات یاخود بمان هێڵێتەوە لە دۆخی چەقبەستن و دواکەوتووی و نیگەرانی و بێدادیدا. ئاشتیە کە بە کوشتن و ناشتنی خلاف کۆتایی بێت یان ئاشتیە کە خلافەکانی تیادا پەروەردە بکەین و پڕڕەنگی بکەین نەک بێڕەنگ. ئاشتیە کە چارەسەری کێشەکانی تێدا بکەین یان ئاشتیە کە کێشەکانی تیاداوەلا بنین و دوای بخەین تا ڕۆژێکی تر و کاتێکی تر و لە دۆخێکی تردا بەنەوەیکی تری کووردا ئەتەقنەوە. ئاشتیە کە هەر بۆ هەواڵەکانی مێدیا بێت یان ئاشتیە کە مێدیاش مەحکوم بکات بە ئاشتی خوازی. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێم بابەتی گفتوگۆیم جارەمانە بۆ ئەم مەبەستە نوێنەری سەرجەم لیست و لایەنەکان بەداخەوە کە کۆمەڵی ئیسلامی لەسەر لەبەر ئیشکالێکی دیکۆرەکەم جێگیان نەبووە لەسەر مێزی بەرنامەکە بەڵام چەند نوێنەریکان لە میوانانی تری ئامادەبووە ئامادەن هەمویان لێرن. ئێستا گوێ لە دایالۆگی ئەم جارەمانەگرین بزانین تاوەکو چەند نوێنەری کیان و لایەنە سیاسیەکانی کوردستان گەیشتونەتە ئەو بڕایی کە فعلەن ئاشتی سەروەری کۆی هەڵوێستەکانە. بەڕێزان بەخێر بن. ئەو میوانە بەڕێزانش کە باگەشتمان کردوون بەڕێزان جعفەر ئیبراهیم ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان، لەتیف شێعومەر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەبوبەکر عەلی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان، عەدنان عوسمان ئەندام پارلەمان لەسەر لیستی بزوتنەوەی گۆڕان. دووبارە بەخێر بن. سەرتاش لە بەڕێز کاک ئەبوبەکرەوە دەست پێ یەکەم ئەمەوێ بەڕاستی لەسەر چەمکی ئاشتی و مەفهوم و واتاقوڵەکانی ئاشتی هەڵوێستەیە بکەین. چۆن لە ئاشتی تێبگەین لە زاری سیاسیەکانی ئەم وڵاتەوە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، خوای سەلام، خوای ئاشتی. پێم وایە من سەرەتا کە باز لە چەمکی ئاشتی بکەین پێش هەموو شتێ ئەبێ باز لە بیناکردنەوەی ئەم چەپکە بکەین لە ناو فەرهەنگی سیاسی و کۆمەڵایەتی و فکری ئێمەیە. چونکە مەگەر ئێمە بێت و بڕوارینە کولتوری کۆمەڵاتی ئێمە بە بڕای من کەمتر باز لە ئاشتی هەیە، ئەوەنەی باز لە ئاشتەوایی هەیە بەمانە کۆمەڵایەتی سنوورداریەکەی. یعنی ئێمە ئاشتی بەو مانایی کە لە کۆمەڵگایەکی ئاڵۆز و هاوچەرخی تازەیە، کۆمەڵگایەک کە لە چوارچەوەی مۆدێری دەوڵەتنەتەوەیە کە جیاوازی سیاسی و فکری تایە، کە کۆمەڵگای مەدەنی تایە، پارتی سیاسی تایە، قانونی تایە بەمانە هاوچەرخەکەی، دەرهاویشتەی ژیانی تازەی تایە. ئاشتی بەم مانایە وەک فەزیلەتێکی سیاسی، وەک فەزیلەتێکی فکری، وەک فەزیلەتێکی فەزای گشتی بەم مانایە کەمتر ئاشتی لە فەرهەنگی فکری و لە ناوەندی فکری و ڕۆشنبیری و سیاسی ئەمە مەترەحە. بۆیە پێش هەموو شتێک ئەبێت تێگەیشتنی خۆمان بۆ ناوەڕۆکی چەمکی ئاشتی ڕوونکەینەوە و بینای چەمکەکە بە جۆرێ بکەینەوە کە بتوانێت ئەرکە ئەخلاقی و فکری و سیاسی و کۆمەڵایەتیەکانی لە کۆمەڵگای جوان جێبەجێ بکات. بێگومان ئەم چەمکەش بینا ناکرێتەوە ئیلا ئەوە نەبێ ئێمە لە چوارچێوەی کۆمەڵشتا تێبگەین. پەیوەندی ئەم چەمکە بە سیستم بەر لە پەیوەندیەکانی بە بوارەکانی ترەوە چەمکەکە خۆی چۆن شرۆڤاکەن؟ بڵێ چەمکەکە فەزیلەتێکی ئەخلاقی و فکری و سیاسی کۆمەڵایەتیە، یەکێکە لە پێداویستیەکانی ژیانێکی ئاسایی و هاوسەنگی مرۆڤایەتی یا بەمانایەکی تر ئەبێ ئەو چوارچێوەیە بێ کە زەمینە خۆشکە بۆ ژیانێکی ئاسیایی و پێکەوە ژیانێکی بەوە بەیەکەوە هەڵکردنی لایەنە جیاوازەکان لە کۆمەڵگایەکە بۆ جۆرێکەوە هوشیار بن بە ئامانجە هاوبەشەکانی خۆیان و لەگەڵێکا بتوانن بژین لەگەڵ پارێزگاریکردن لە تایبەتمەندەکانی خۆیان بۆی کۆمەڵگا بچێتە دۆخی خۆشگوزەرانی و هاوسەنگە ناوەکەکانی تێک نەچێ و ناکۆکەکانی بە شێوەیەکی خوێناوی و ئازاربەخش نەتەقنەوە. بەڵێ سپاس. بەڕێزانەمە دیدی کاک ئەبوبەکر عەلی بوو وەکو نوێنەری یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سەربەزی بەرنامەکەمان بزانین بەڕێز کاک عەدنان عوسمان هەم وەکو کەسێکی چالاک لە بواری سیاسیدا وەکو هەڵسوڕایەکی بزوتنەوەی گۆڕان هاوکات وەکو پەرلەمانتارێک چۆن شرۆڤەی ئاشتی بۆ خەڵکی کوردستان و نەوەی نوێیەکەیت؟ وڵا بەگرێ و هەموو لە قەبانە بێ نەختێک زیاتر قسەی لەسەر بکەم.
من ینی کورتی کەمە ناتوانم تعریفێک بۆ وشەی ئاشتی بکەم بەتەنها ئەوەی کە زۆر گرنگە بەلای منەوە ئاشتی کۆمەڵایەتیە و پێم وایە ئەو لافیتە گەورەیە کە ئێمە توانین لە چوارچەوەی ئاشتی کۆمەڵایەتیە قسە لە کێشەکان بکەین لە ناکۆکیەکان بکەین و قسە لەسەر خاڵەوە بەشەکانیش بکەین و پێم وایە ئاشتی کۆمەڵایەتیش تێگەیشتنمان بۆ ئاشتی کۆمەڵایەتی کە من ئاشتی کۆمەڵایەتیش تەنها بە دوو شە تعریفەکەم ئەویش یەکێتی دژەکانە واتە کۆمەلگا دەبێتە وحدەیەک بەوتەقەیەک بۆ ئەوی دژەکان تایدا ململانەیەکی هێمنانێ سلمیانەی خۆیان بکەن لە چوارچێوەی عرفە لە چوارچەوەی دەستورە لە چوارچەوەی یاسا لە چوارچەوەی بەرژەوەندێ باڵاکانی کۆمەلگا هەموو کۆمەلگا نەک بەرژەوەندێ باڵاکانی حزبێکی سیاسی یا ڕابێکی فەرموتان لە پێناویسیە ئەمە لە پێناوی ئەوەی کە تۆ بابرن لە پێناوی ئاشتی کۆمەڵایەتیە و پێم وایە تێگەیشتن لە ئاشتی کۆمەڵایەتی دەباتەوەی کە تێگەیشتنێکی ڕوونت هەبێت بۆ ململانیەکردنی دژەکان و پێکەوە هەڵکردنی دژەکان و ئەو سراع ئایدۆلۆژیە ئەو سراع سیاسیەی کە لە نێوانی دژەکانە دروست بێت لە چوارچەوەی عرفێکا وەک باسم کرد یا لە چوارچەوەی یاسایەکە یا لە چوارچەوەی بەرژەوەندێ باڵاکانی خودی کۆمەلگاکە بۆیە ئاشتی بەتەنهایی من پێم وایە ئاشتەکانی تر ئاشتی سیاسی ئاشتی لایەنە سیاسیەکان حزبیەکان هەموو ئەوانەتر هەمووی لە ناو ئاشتی کۆمەڵایەتیە کۆ بێتەوە ئەوە ئاشتی کۆمەڵایەتیش لە ڕاستیدا دەبێتە بناغەیەکی گەورە بۆ ئەوەی ئێمە جیاوازەکان کاڵ نەکەینەوە جیاوازەکان پرە پێ بدەین چونکە پێشکەوتنی کۆمەلگای ئێمە لە بوونی جیاوازیە لە ئاشتی سیاسی بەرهەمی هەزمکردنی ئاشتی کۆمەڵاتیە بەڵێ بەڵنیە تێگەیشتن لە ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی کۆمەڵاتی دەبێت بکرێتە بنەمایەکی گەورە و ئاشتی کۆمەڵاتیش دەبێت ئەو لافیتەیە بێت کە ئێمە لە ژێرە کۆکەوێتەوە بەڵام ئەو ئاشتی کۆمەڵایەتیە دیارە من تێگەیشتی جیاوازم بۆ ئەدەبیاتێکی دوور و درێژی کوردی هەیە لە مۆزوعی ئاشتیدا کە پێی وایە ئاشتی واتە سڕینەوەی جیاوازەکان ئاشتی واتە تەبایی و برایەتی و یەکگرتووی و یەک ریزی و یەک دەنگ و ئەم شتانە نەخێر ئاشتی ئەوە نیە لە ڕاستیدا نەخێر ئاشتی ئەوەیە کە بتوانین هەموو ئەو نایەک ریزیە ئەو هەموو دەنگە جیاوازە ئەو هەموو ڕەنگە جیاوازە ئەو هەموو ئیجتیهادە جیاوازە هەمووی کۆکەینەوە و بە گوێرەی عرف و دەستوریەک و یاسایەک و بەرژەوەندیەکانی کۆمەلگاکە بتوانین ململانەیەکی هێمنانە سیاسیانە ئەوانەی بکەین و ئەمەش هەمووی لە خزمەتی گەشەدان بە کۆمەلگاکەەوە لە خزمەتی سلمی ئیجتماعیدا بەڕێز عەدنان عوسمان بەڕستان ئاشتیتان پۆڵەن کرد بۆ دوازە ئاشتی کۆمەڵاتی کە ئینعکاسی ئاشتی سیاسیە کاتەوە یا دەرهاویشتەی ئاشتی سیاسی لەکەوێتەوە پێ دوایە ئێستا لە کوردستاندا کامیانە فەزای سیاسیە معنایە بە ئاشتی کۆمەڵایەتیە فەزای کۆمەڵایەتیە معنایە بە ئاشتی ئێمە هێشتا ئەوەی کە من دەڵێم ئاشتی کۆمەڵایەتەکەمان نییە لە ڕاستیدا ئەوەش ڕاستکەمەوە کە هەموو ئاشتەکانی تر ڕنگدانەوەی ئاشتی کۆمەڵایەتی ڕنگدانەوەی تێگەیشتن لە ئاشتی کۆمەڵایەتی لە سلبی ئیجتماعی لە کۆمەلگاکە لە ڕاستیدا ئەوەی کە ئێستاکە هەیە ئەوەیە کە ئاشتی کۆمەڵایەتی بووە بە قوربانیەکی گەورەی ململانە سیاسیەکان و نەبوونی تێگەیشتنێک بۆ ئاشتی کۆمەڵایەتی وای کردو کە ئاشتی سیاسیەکانی ئێمەش بە ئاقارێکە بڕوە یا ئەوەیە کە تێکەڵ بین و ئیتفاقی استراتیژی و یەک ریز و بەم قسانە کە من ڕخنم لێ هەیە و یا ئەوەیە کە ئێمە بەرامبەر بە یەک توندوتیژ بین و تندڕە بین و ینی بابرێن محاورێک نەبێت کە بتوانین لەسەری کۆک بین یا محاورێک نەبێت کە نزیکمان کاتەوە لە یەکتری و دوورمان خاتەوە لە یەکتری لە چوارچەوەیەکە لە چوارچەوەی ئوسولێکدا بۆیە لە ڕاستیدا ئەوەی کە قوربانیە ئاشتی کۆمەڵایەتیە و ئەوەی کە ئێستا ئیشیشی لەسەر کرێت لە بەرەوەی تعریفێکی ڕوون بۆ ئاشتی کۆمەڵایەتیە نیە ئاشتیە ئەتوانم بڵێم نەزۆکە سیاسەکە زۆر سپاس بۆ بەڕستان بەڕست شەغلەتی فەندامی سەرکردایەتیەتی نیشتیمانی کوردستان دی و تێگەیشتنی ئێوە وەکو حیزبەکەتان و جەنابەت کە بە نوێنەرایەتی حیزبەکەت لەسەر مێزی ئەم دیالۆگەی لەسەر ئاشتی دید و تێگەیشتنتان بۆ مەفهومی ئاشتی چییە؟ بڵێ بەبێ قوڵبوونەوە بە مەفاهیمی فەلسەفی و ئەوی ئاشتیە بە زمانیش سادە ئاشتی لە پێم وایە ئەسڵی ژیانە ئەسڵی پەیوەندەکانە لە نێوان مرۆڤەکانە ئەوەی کە مێژووی ئاشتی و ژیانی ئاشتی لە نێوان مرۆڤەکانە درێژ بۆ ئەوەنگە مێژووی توندوتیژی و بەرێککەوتن درێژ نەبووە ئاشتی وەختێگێتە دی نەوەگلار کۆمەلگای ئێمە لە هەموو کۆمەلگایەکە بەجیالەوەی چەند پێشکەوتوە چەند پێشکەوتو نییە ئەو کاتەی سنووری ماف و ئازادەکان لە ڕێگەی دەستورەوە لە ڕێگەی یاساکانەوە لە ڕێگەی کللتوری دیموکراتیەوە دیاری بکرێ و جیاوازەکان ڕەنگە جیاوازەکان دەنگە جیاوازەکان پێکاتە جیاوازە نەتەوەی و ئاینی و سیاسی و کۆمەڵایەتەکان تاکەکان بتوانن جیاوازەکانی خوان مارەسە بکەن بەبی ئەوی بەرئەوی بکە و بەر ئەوانی کە بکەون و ئاشتی خۆی لە پرۆسەیەکە کە کۆکردنەوەیکی داهێنەرانەی جیاوازەکانە و پارێزەری مافی کەمینەکانە لە ناو کۆی کۆمەلگایە و پێم وایە لەسەر و هەموو شتێکەوە بۆ ئەوی ئاشتێکی درێژخایەن هەبیە و ئیدامەی هەبێ مؤسساتی دیموکراسی کە پشتەستورە بە دەستور و ئەتوانەیە کە لێک تێگەیشتن
دیالۆگ یەکتر قوبولکردن بک بە کللتورێک لە ناو خەڵکو لە ناو تاکان لە ناو گروپەکانە ئەوە بەو شێوەیە ئاشتیم سۆگەرە بێت لە ناو کۆمەڵە. بەڵێ بەڕێز کاک جعفەری برایم ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەسەر قسەی برادران و هاوکات دید و تێگەیشتنی خۆتان و پارتەکەتان بۆ چەمکی ئاشتی بە تایبەت ئاشتی سیاسی و ڕەبتی بە ئاشتی کۆمەڵاتیەوە لەم قۆناغەدا چییە؟ لە سەرەتاوە دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەم مێزگەردە و ئینشاڵڵا NRT هەمیشە لە پێشەوە بیت و ئەو پەیامەی ڕۆژنەماوانەی پیرۆز هەمیشە گەشە بکەت لە هەرێمی کوردستان. خۆی من دەمەوێت ئەوە بڵێم بەڕاستی دیارە لێرەدا مەسلەی خلاف و اختلاف نییە، مەسلەی ئەوەیە کە باسی ئاشتی دەکەین واتێ دەگەین شەڕ هەیە یان بەڕاستی خۆ لە مەسلە ئاشتی کە بێت وەکو ئاشتی باسی ئاشتی بکەی بەرامبەر ئاشتی واتە شەڕ لە شوێنێک شەڕ هەبیت باسی ئاشتی دەکرێت بەڵام لە شوێنێک ناکۆکیەکان هەبێن باسی ئاشتەوایی دەکرێت. یعنی سەلام بە زمانی عەرەبی جیاوازی هەیە لە ناو سلم السلم الأهلی. لێرەدا حەز دەکەم وا بۆ بچین ئەو هەردوو دیدەی مێژووی بۆ ئاشتی بەڕاستی دیدەی کە دلێم ناکۆکی لەسەریان هەیە. من خۆم لەگەڵ ئەوەمە سروشتی بەشەر وا دروست بووە خواوای داوە و بەشەریەت وا هاتووە لە ئاشتی دەستی پێ کردووە. کۆمەلگای بەشەریەت لە ئاشتی دەست پێ کردووە دوای ناکۆکیەکان پەیدا بووینەوە. دیدەیەکی تر هەیە پێچەوانەی ئەمە دەڵێتن بەشەر تەواوکەری ئەو سروشتەی ناکۆکیەکانە لە ناو سروشتدا دوا بۆ ناو کۆمەلگای بەشەریدا. من وا بیر ناکەمەوە هەیە قسە لەسەر دەکرێت و مەدرسەیەکی ئەمە لە مەدرسەکی فەلسەفیە کە کۆمەلگای بەشەری هەمان لاساییکردنی کۆمەلگای سروشتیە کە لەوێ سراع بەشەکە لە ژیان کە کۆمەلگای بەشەری بە قەناعەتیم بە دیدەی من وا بوو دەچم لە ڕوانگەی ئەخلاقی و سیاسی و فەلسەفی کە کۆمەلگای بەشەری دایک سەرپەرشتی دەکرد لە سەرەتا و دایک ئاشتی لە دایک و لەو کۆمەلگادا تشتێکی سروشتی بوو. کەی ناکۆکیەکان دەستی پێ کرد کە مەسلحەتی خاص بەرژەوەندەکان پەیدا بوون و لەو کاتەی بەرژەوەندی پەیدا بوون ئەوش مەسلێکی سروشتیە چونکە ئیختلاف هەیە و خلاف هەیە. ئیختلاف خوا ناوچەیەکی دەوڵەمەندیدایە ناوچەیەکی هەژاریدایە خەڵکی بە توانایدایە یەکی تر توانای کەمە لەوێدا ئەو ئیختلافات بەشەکە لە سروشت. لێرەدا دەمەوێت بەس ئەوە تەواوی کەم حقات لێرەدا کە باس لەوە دەکرێت و دوورکەوین لەو چەمکانە بین بۆ ئێستا بۆ ژیانی ئێمە تەسەوور دەکەم مەسەلەی ئاشتی تەحسیل حاصلە. یعنی کۆمەلگایەک بێ ئاشتی ناتوانانی باسی هیچ مەسەلەی ناتوانانی باسی ئازادی بکەیت و لەوێدا کە باسی ئاشتی دەکەین دەبێت هەمیشە باسی دادپەروەری بکەین. دادپەروەری واتە ئەو ناکۆکی لە بەرژەوەندەکان کە بەرژەوەندی گرفت لە بەرژەوەندەکان پەیدا دەبێت هەیە لە زیاد لە بەرژەوەندی خۆ بەدەستەوە دێنیت و تعدا لە بەرژەوەندی خەڵکی تر دەگەن لەوێ ئەو سیراعە پەیدا دەبێت تەئسیل لەسەر ئاشتیش دەکەت تەئسیل لەسەر ئاشتەواییش دەکەتن. زۆر باش هەردوو پێکەوە دەگرم مەفهومەکە گەیشتەوە بەڵام ئێستا ڕەنگە ئەگەر ئەجنەبیەک ئەم بەرنامەی بۆ تۆمار بکە یا ئێستا بەڕێکەوت لە ماڵێک دانیشتە بێ و پشکێک کوردی بزانێ ئەڵێ باشە ئەم سیاسیە ئاشتی خوازانەی کورد کە لەسەر ئەم مێزە لە دکتۆرێکی زانکۆ لە بواری سۆسیۆلۆجیدا لە کۆمەڵناسێک لە سایکۆلۆژیستێک جوانتر تعریفی ئاشتیەکەن بۆ لە سلوکی سیاسی و لە پێکدادانەکەی خۆیاندا گەیشتونەتە ناکۆکی و ناتەبایی و ڕەشکردنی یەکتر و بێماناکردن و بێحورمەتکردنی مێژووی سیاسی یەکتر بۆ ئەمە وەڵامت چییە؟ ئەوجا قسەی منە لێرەدا بەڕاستی لەوە دەست پێ دەکەم کە لە مانشێتەکە وشایەک هاتووە هەر لە مانشێت هاتووە کە ئاشتی لە ناو کۆمەلگای ئێمە نامویە. بەڕاستی ڕەخنەم لەو وشە هەیە ئاشتی لە ناو کۆمەلگای ئێمەدا ئەوە ژیانی خەڵکی ئێمەیە کۆمەلگای ئێمەیەک تاکی ئێمەیە. ئێمە لە کوردستان ئاشتیمان هەیە بەس ئاشتەوەیمان لەوێ نوقسانمانە کەممان هەیە. لێرەدا باسی ئەوەتان کردووە بەڕاستیش کۆمەلگای ئێمە ئاواتی ئاشتی و بە ئاشتی بژیت کێشەڕی بەسەرێ من نییە من ئەم ئەو جازانی چوونە تو باسی ئەوە دەکەی کە ئێمە باش لە ئاشتی بگەین
بۆ لە ڕفتاردا ئێمە گرفتی ترمانەنە ئێمە گرفتی ئاشتیمان نییە ئێمە گرفتی ئاشتەواییمان هەیە ئێمە ئەو خلافەی هەمانە لەسەر ئەو اختلافەکانی تر ئەمە گەمەیەکی زمانەوانیە جەناب لەگەڵ منێکی ئاشتی و ئاشتەوایی و پرسیارەکەی من زیاتر زۆر ڕوون و وازەحە ئێوە هەر کەسێک لە ئێوە ئێستا گەر کەسێک لە دەرەوەی ڕووداوەکانی کوردستان لە دەرەوەی شەترەنجەکە لە دەرەوەی گەمە سیاسیەکانی ناو ساحەی سیاسی کوردستان سەیری تعریف و تێگەیشتنەکانتان بکا بۆ ئاشتی هەر یەکێک لە ئێوە تعریفی زۆر جوان و نەرمونیانەکەن ماشەڵڵا هەمووتان ئەڵی پەپولەن یعنی بەڵام مەبەستم ئەوەیە لەسەر ساحەی سیاسی کوردستان بۆ ئەم تعریفە جوانانەتان بۆ لە کێبڕکێ و ململانێ و خلافەکانتانە ئەم سلوکە ڕنگدانەوەی نییە پرسیارەکەم حەزەکەم جەناب بەشی خۆ وەڵامم بیتەوە پرسیارەکە بۆ ئەوانیشە نەک بەس بۆ پارتی دیموکراتی کوردستان من بزەبت باسیەوە دەکەم ئاشتیمان بەدەستەوە ئێناوە لە بەدەستەوە ئێنە دوای خەباتێکی دیر و درێژی کۆمەلگای ئێمە ئاشتیمان بەدەستەوە هێناوە لە 91 ڕۆژی ئەوە بوو کە تۆ ئاشتی بکەی بە ژیانی خەڵکی کوردستان دواترش ئەو گرفتانی لە هەرێمی کوردستان دروست بوونە دواتر بە ئاشتی چارەسەرمان کردووە سەلمان دوومانە کە کۆمەلگای ئێمە نەک قسە دەکە لەسەر ئاشتی بەڵکو دەتوانیت ئاشتی بکات بە ژیانی خەڵکی کوردستان و ئەمەی ئێمە دەڵێن بڕۆ مێژووی سیاسی وڵاتانی لە هەرێمی کوردستان و عێراق و دنیا بخوێنە دەبینێ ئەو قسەی ئێمە دەکەین تەنیا گەمە نییە ئەوە نەک ئاشتی بۆ منە بە تەنیا ئاشتی بۆ منە بۆ تۆیش بۆ کۆمەلگای ئێمە لەبەرەوە لێرەدا مەسەرە سیاست و وشە نییە چۆن وشەکان ڕێز بکەینەوە بەڵکو ئەوەیە کە هیچ کۆمەلگایەکی مرواتی تو ناتوانانی باسی هیچ پێشکەوتنێک بکەیت ژیان بکەیت دادپەروەی بکەیت بێ ئەوەی تو ئەو ئاشتەواییە بکەی بەحواتە دستور بکەی بێساواتە ئێمە لە دوای 92ەوە بەپێی تەحلیل و شیکاریەکانی جەناب بێ ئێمە ئەزمونێکی جوانی ئاشتی خوازیمان پێشکەش بە کۆمەلگاکەمان و بە دنیای سیاست و بە دۆستەکانمان کردووە لە دەروی کوردستان من بە دلیایی دەڵێم بەێ زۆر سپاس بۆ بەڕێستان لەسەر وەڵامی پرسیارەکەم قسەتان چییە قسەکانتان جوانن بەڵام سراعەکانتان لە قسەکانتان تونترن ئەوەی کە ڕنگدانەوەی هەیە لە مێدیاکانی هەمووتانە بۆ وەڵام پرسیارەکەت بەمە پێش سەر ئەو فەخرەی تر کەوتت پێم وایە کە دوای تێپەڕانی قۆناغی شەڕی ناوخۆ هەم حیزب سیاسەکانی کوردستان وەم خەڵکی کوردستان و جەماوەرەکەشی و تاکتاکەشی دەرسێکی وا قورس و گەورە و خوێناوی وەرگرت کە جارێکیکە زۆر بە زەحمەت بگەڕێت و سەر ڕێگە و زۆر لە ئەجێندەی خەڵکە و لە ئەجێندەی زۆربەی زۆری حیزب سیاسەکانەوە هیوادارم لە هەمویانەوە بێ ئەسڵەن شتێک نەبێ بە ناوی گەڕانەوە بۆ شەڕ گەڕانەوە بۆ توندوتیژی ئەمەنگە ئەم میلەتی ئێمەوەنگە حیزب سیاسەکان و تێکۆشەکانی شی دەستیان پێایە چزاوە و پێشم وایە ئەم قۆناغە سەختەی لەم چەند مانگەی ئەخیرا تێمان پەڕان و بە سەرکەوتووی تێمان پەڕان کە خەڵک بەرێک نەکەوت حیزب سیاسەکان بەرێک نەکەوتن ئاشتەوایی کۆمەڵایەتی ئاشتی نەکەوتە خەتەرەوە و ئەوە دەلالەتەوەی خەڵکی کوردستان جارێکی کە نایەوێت و لەگەڵ ئەوە نییە و هەرگیز ناگەڕێتەوە بۆ شەڕ و پێکدادان و توندتیژی ئەمە هیچ معنای ئەوە نییە کەم ئاشتە سیاسی من باسیەکەم شۆڕ بۆتەوە بۆ ناو پەروەردەی گەنجەکان شۆڕ بۆتەوە بۆ ناو مؤسساتی پەروەردەیەمان شۆڕ بۆتەوە بۆ ناو مؤسساتی حکوومەتی خۆمان بۆ ناو فکری هەموو کەسێکمان بەڵام وەکو غەریزەیەک خەڵکی کوردستان لەوە گەیشتووە هەموو ڕێگەی بگرێتە دەر چەند دوور و درێژ بێ چەند هیلاکەر بێ بەڵام جاریشکە دەستی بە شەڕ و بە پێکدادان و بە تونتیژە نەکەواتە ئەو میکانیزمانەی کە لە کاتی هەڵاوسانی ناڕزایەکانی کوردستان و پێکدادانی دیدی جیاوازی لایەنە کێبڕکێکارەکانی ناو ساحەی سیاسیدا هاتە ئارا و ئەگەری لە دەست دەرچوون و هەیەجان و شڵەژان و ئەوەی هەبوو کەواتە جەنابەت پێ وایە حیزبە کوردیەکان بۆ پەڕی حەکیمانە و بە باشترین نەهج و میتۆد توانیوانە ئاشتی سەقام گیر بکەن من پێم وانە کەس توانێ بڵێ بۆ پەڕی حەکیمانە کراوە ئەوەی بۆ تاریخ بەجێ بێڵین بەس پێمە ئەنجامەکەی ئەوەی کە لەو قۆناغا دەرچوین وەگەیشتە ئەوەی جارێککە لەسەر مێز دابنیشین و جۆ بۆ یەک بگرین و بە سەبرێکی شۆڕژێرانە و جۆ بۆ یەکتر بۆ دید و بۆ چوونەکانی یەک بگرین و سەرەتایەکی سازان و سەرەتایەکی متمانە دروستکردن دروست بکەینەوە بەبێ ئەوەی کە شەڕێک دروست بێتەوە ئەمە بۆ خۆی هەج لایە کرد بێتی هەموو لایەنەکان کرد بێتی هەرێکەوە بەشی خۆی
پێم وایە بڕیاریی حەشیمانە زۆر سپاس بەڕێز ئەبوو بەکر قسەکانی جەنابی بەڕێستان زیاتر باسی ئەوتانە کرد کە بە کۆمەڵە دەستەواژەی لەمەی من ناسک و نەرمونیانتر کە یەڵام فەزیلەتێکی فکری ئەخلاقی سیاسیە ئاشتی ڕۆحی پێکەوە ژیانە ئەوەیە کاتێکی زۆر مایتە ناتوان مامووی دووبارە بکەمەوە بەڵام وەڵامی پرسیارەکەم کە ئەوەندە جوان شرۆڤەی ئاشتیەکەن لە ساحەی سیاسی کوردستاندا بۆەوە ئاشتی خواز دەرناکەون. بەڵێ ئەگە سەرەتا باباسی خۆمان نەگەیت چکمێ ماریەکەم جار هەر ئاشتی خواز ینی ڕازگۆ بن لەگەڵ دروشمی هەڵمان کردو ئەخر ئێستا هەموو باسی کوردستانەکەەوە ئاڵێ ئێوە ئۆپۆزیسیۆن باسی گشتیەکەین باسی هەموو کوردستانەکەین من پێم وایە ئاشتی ئەبێ بناغەیەکی هەبێ ئەبێ سەرچاوەیەکە بێ ڕەگوڕیشەکانی درەختی ئاشتی ژیان و سەوزایی و بەردەوامی لێوەرگێ ئەو ڕەگ و درەخت و ڕیشانەش بریتێ لە نەمانی حەقد و کینۆ بغز لە وڵاتێکە بوونی دادپەروەری بوونی یاسایەکە یەکسانی بۆ ئینسانەکان دەستە بەرکە بوونی تێگەشتێکی تازە لە ناسیۆنالیزم گواستنەوە لە سیراعەوە بۆ کێبڕکەی سیاسی کۆمەڵگای ئێمە یعنی کۆمەڵ لەم دەستەواژانە بوونی لانی کەمی ژیانێکی بڕۆمەندانە بۆ ئەمە تعریفکردنەوەی ئاشتیە بۆ منیەکەی یان جوابی پرسیارەکەم من جوابی پرسیارەکە هێشتا جوابی پرسیارەکەتم نەداوەتەوە لە ناو کۆمەڵگای ئێمە کۆمەڵی ئیشکالێتمان هەیە ئێمە پاشخانێکی ئایدۆلۆژی توندمان هەیە زۆربەی هەرە زۆرمان ئێمە زۆربەی حیزبەکانمان لە سایی جەنگی ساردا دروست بووە ئایدۆلۆژیەکان ڕادیکاڵ بوون توند بوون کەمتر باز لەوە بووە کە کۆمەڵی ئایدۆلۆژیا و فکر و ڕێباز بەیەکەوە بژین ئەوەندەی کە بێژگە لە ئەوەندەی کە ئایدۆلۆژیەک تەماحی داژیرکردنی کۆمەڵگای هەبووە یاخو لە سنگەرەکانی مقاومەت و بەرگریا بووە یعنی زۆر لە مەفاهیم و پێگەشتن و شخصیت و سایکۆلۆژیای سیاسیەکانی ئێمە لە سنگەری بەرگریا بەرامبەر بە نەیارەتەوەیەکانی ئێمە یاخو بەداخەوە بەرامبەر بە یەکتر دروست بووە کەواتە بوونی پاشخانی ئایدۆلۆژی کە زۆر جالەگەاو نەگەواتە ئەمە تا ئێستاش سلوکی سیاسی هەمووتانە نامەرجنیە من پێ دەڵام کام سلوکە تەسیری هەیە لە لاوەعی ئینسانەکانە لە کاتی بڕیاردانە یعنی تا ئێستا ئێمە حکوومەت نەبووە بەو چوارچەوەی بەو چوارچەوەی هەمومان بگرێتە خۆ واتە لاوازی دام و دەستگای نیشتیمانیەکان و دەستوریەکان لە کۆمەڵگایە لاوازی کولتوری سیاسی ئێمە کە تاکو ئێستا دیموکراسی نەبووە بە ئەو بەها ڕاستەقینەی هەمومان نەک پێوەی پابند بین بەڵکو بەڕاستی بتوانین ڕنگدانەوەی پرەنسیپەکانی بن یعنی ڕۆحی دیموکراسی لەسەرەوە دەرنانی توندوتیژی توندوشتیە لە کای سیاسیە تا ئێستا ئەو نمونە باڵا دەستی حیزبی لە هەرێمی کوردستانی ئێمە هەیە بە بڕواایە من زۆر خزمەت بە چەسپاندنی ئاشتی ناکە ئەو نمونەیە تا ئێستا ئێمە لە ئیدارەکردنی سیراع و ململانەکانمان لە کۆمەڵی بڕگایە سەرکەوتو نەبووین یعنی چگم سەرنجام ئاشتی بەچی دێتەکایەوە ئیدارەکردنێکی عقلانی جیاوازەکان لە ناو کۆمەڵگایە چۆن ئەم جیاوازانە بە گشتی شرۆڤەیەکە یا ئەم دانیشتانەی دوایی مەبەستانە بەگشتی ئەم جیاوازیانە بە جیاوازی بمێنەوە نەبن بە ناکۆکی و ئیدارەیەکی عقلانیان بکرێ ئەوە یەکە لە ئەرکەکانی دیموکراسی و سیستمی سیاسیە لە ناو کۆمەڵگای چۆن خەڵک هەستکەن لانی کەمی دادپەروەری هەیە ئەحساسی نەعەدالەتی لە ناو کۆمەڵگای نەمێنێت چکم ئەحساسی نەعەدالەتی بغز و حەقد و کین و ئەوانە دروستەکە لە ناو کۆمەڵگایەکە ئێمە ئەبێ بۆیە بینای کولتوری خۆمان بکەینەوە هەم لە تێگەشتن بۆ چەمسی سیاسی هەم کولتوری سیاسی چوارچەوە دەستوریەکان و حکوومەت و ئەو دامزراوانێک کە پێویستە چوارچەوەیەک دانێن بۆ کێبڕکەکانی ئێمە بۆ منافەسی ئێمە بۆ بەیەکەوە ژیانی ئاشتی خوازی ئێمە ئەبێ ئەمانە بەهێزکەینەوە و جارێکی تریش ئاشتی پێناسەکەینەوە ئاشتی مافە ئاشتی پێویستێکی ژیانی ئینسانیە ئاشتی نیعمەتێکی خوایە ئاشتی فەزیلەتێکی ئەخلاقیە ئاشتی ینی لەم چوارچێوەیە ئەو یاسایانی دەریەکەین ئەو بڕیارانەی دەریەکەین ئەو ژیانی سیاسی حیزبی ممارەسەیەکەین هەموو خزمەت بە قوڵکردنەوەی ئەم چەمکە بکە بە مانایەکی تر یعنی کۆمەڵی گرنتی و دەستەبەر لە کۆمەڵگای ئێمەیە دروستکەین کە هەستی دژە ئاشتی کەمترین پانتایی و توانای لە بەردا بمێنێ بۆ ئیدارەکردنی گەمەکەم دەرهێنەرەکەم وڵە کاتت زۆر یاوەتەیە بێ بمبەخشیت فەرمو بەڕێز کاک عەدنان عوسمان ئێوەش وەکو لایەنێکی دیاری ناو کێبڕکەی سیاسی کوردستان وەتوانم بڵم بەشێکیش لە وروژێنەری خلافە سیاسیەکانی کوردستان لە سەرەتاوە قسەکانتان وەکو هەموو ئەوانی تر تێگەیشتنتان زۆر تا ڕادەیەک زانستی و دروست بوو بۆ چەمکی ئاشتی بەڵام لە وەڵامی ئەو پرسیارەما کە ئەڵێم تا چەند ئەمە لە سلوکی سیاسی و کردەوەی ڕۆژانە و تەختیەی ئەعلامی مێدیاکانی حیزبەکانە ڕنگدانەوەی هەبووە وەڵامت چییە؟ والله کاکە ڕنجگان من تعریفەکەم زۆر جیاوازەوە پێچەوانەوە من پەپولانیش قسەم نەکرد لە ڕاستیدا و ناشمێ پەپولانە قسە بکەم چکەوە زەرێکی گەورە لە پرۆسی سیاسیەدات ئەمانوێ واقعانە قسە بکەین جاتر تعریفەکان چۆنە نازانین پەپولێش
کاینێکی زۆر نەرمونیانە یان نا ئەو تعریفێک ئێمە پێمانداوە قسەکەی من لەسەر ئەوە بوو کە ئاشتی کۆمەڵایەتی نییە لە کوردستاندا و ئەمە دایکی کێشەکانە المەسائیبە لە ڕاستیدا کە ئاشتی کۆمەڵایەتی نەبوو لە کوردستاندا کە تعریفم کرد بۆ جەنابێت بۆ بینەران کە یعنی با بڵێن جۆرێک لە کەلتورێک نییە کەلتوری لە یەکتێگەیشتن و یەکتر قبولکردن نییە بۆ یەکە ئەم کەلتورە نییە لە ئێستادا من ناتوانم وێنەیەکی ڕۆمانسی نەبوو ئاشتی بدەم نەبوو واقع ئێسای کوردستانی بدەم چونکە لە ئێستا ئەم لەحظەیە کە ئێمە دانیشتوین لەم بەرنامەیە ئەوەی کە زاڵە لە کەلتوری سیاسی ئێمە لە کەلتوری ڕۆشنبیری ئێمە و لە خطابی ئەلامی کە جەنابەت گرنگە کەلتوری عنفە تنوتیژیە یەکتر قبول نەکردنە یەکتر سڕینەوەیە هەڵدانە بۆ ئەوەی هەموو جەبهەکان و هەموو مناتقەکان بە منافسەکە چۆڵکەیت خۆت بڕۆی هەموو داگیرکەی کە ئەمە لەگەڵ ئەلفوبیەی دیموکراسیە نایەتەوە چونکە ململانیەکردن لەگەڵ یەکتردا ئەوەیە کە سنوورەکان ڕۆشنەکەیتەوە سنووری من حزبێکی لیبراڵم حزبێکی سوسیال دیموکراتم ئیسلامیم کۆمۆنیستم چەپم ڕاستم سنوورەکانی خۆت ئینەکەی بەڵام ئەوەی کە من بمێ سنوورەکانی ئەوە کەیتریش هەموو بسڕمەوە و بڕۆم هەموو جەبەکانی داگیرکەم هەموو ماڵ و مولکی داگیر بکەم ماڵ مولکی فکری ئەڵێم ماڵ مولکی سیاسی ئەڵێم ئەم کەلتورە هێشتا ماوە لە کوردستاندا یعنی ئەوەی کە ئێستا ئێمە بە فەزیلەی بزانین ئەگەر ئەو مستەلاحە استیعارە بکەم دانیشتنە سەرمێز هەموو خەڵکی کورد پێی دڵخۆشە دانیشتنە سەرمێز ئەمە دیوێکی تری هەیە کە موسیبەتبارە زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست بزانین بۆچی دانیشتن لەسەر مێز ئەگەر بەس تەنیا دانیشتنێکی مجەڕەد بێ لەسەر مێز ئەمە شتێکی موسیبەتبارە وەکو بەڕێز عەدنان عوسمان ئەیڵێت بەڵام پاش ئەم ناوبڕە